والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. گەیشتینە ئاەتی 61 کە خوای گەورە هەر لە باسی بەنو ئیسرائیلیەکاندا لەگەڵ موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت وإذ قلتم يا موسى لن نصبر على طعام واحد، يعني بیر بکەنەوە یاوە بیر خۆتانی بێننەوە ئەی بەنو ئیسرائیلیەکان کاتێک کە ئێوە گوتتان ئەی موسا لن نصبر على طعام واحد، هەرگیز ئێمە تا کۆتایی ئارام ناگرین لەسەر یەک جۆرە خواردن. تا ئەو کاتە خوای گەورە باسمان کرد منی گەزۆ کە خۆشترین خواردنەوە بوو لە ئاسمان بەبێ ماندووبوون بۆ بەنو ئیسرائیلیەکانی دەهێنایە خوارێ، و هەروەها سەلوا کە چاکترین و خۆشترین و باشترین گۆشت بوو لە ناو باڵندەکاندا. خوای گەورە دەیهێنانە سەرسەری بەنو ئیسرائیلیەکان، چەندیان ویست بە دەیانگرتن سەریان دەبڕین و بەو شێوازەی کە دەیانەویست حازریکەن. وەلحاصڵ بەنو ئیسرائیلیەکان بەو ڕزقەی کە خوای گەورە بۆی ناردەبوون هیچ ماندوو نەدەبوون، بەڵام باسمان کرد تەوەکولیان نەبوو، پشتیان بەخوا نەبەست بوو، لەبەرەوەی ڕۆژانە منەکەیان بۆ دادەبەزی بەبێی پێداویستی، و هەروەها باڵندەکان بەپێی پێداویستی دەهاتن. دەیانگوت ئەگەر ڕۆژێک خوای گەورە منەکەی لێگرتینەوە ئەی چ بکەین، هەمومان دەخنچین لە تینوان. ئەی ئەگەر ڕۆژێک خوای گەورە باڵندەکانی نەناردن یا باڵندەکان نەهاتن چ بکەین، لە برسان دەبرین. تەوەکولیان نەبوو، بۆیە داوای ئەوەیان کرد کە لەمە دووە لەسەر زەوی جۆرە خۆراکێکیان پێ بدرێت کە خۆراکەکە لە بەردەستی خۆیان دابێ، بە حسابی خۆیان بۆ ئەوەی ژیانیان مسۆگەرتر بێ. جا دەفەرمێت وإذ قلتم يا موسى لن نصبر على طعام واحد، بیر بکەنەوە کە کاتێک ئێوە گوتتان ئەی موسا لن نصبر على طعام واحد، هەرگیز ئێمە ئارام ناگرین لەسەر یەک جۆرە خواردن. بۆیە چی بکە؟ فەدع لنا ربك، فەدع بپاڕێوە تۆ بۆ ئێمە لە پەروەردگارت، فەدع لنا بپاڕێوە تۆ بۆ ئێمە لە پەروەردگارت، یخرج لنا با بێنێتە دەرێ بۆمان پەروەردگاری تۆ مما تنبت الأرض، ئەو شتانەی کە زەوی دەیڕوێنێ، زەوی شینیان دەکا، زەوی لە زەوی دێنە دەرێ. ئەو شتانێک کە داوایان دەکردن یا داوای دەکەین چین؟ من بەقلیها، بەقل یعنی سەوزە، سەوزە هەموو نەوعەکانی کەرەوزە، کەوەرە، ئەو جۆرە سەوزانەی دیکە هەنە، ئەوە یەک. وقثائها، قثاء يعني خيار یا تەرۆزی، و هێندێکیش لە مفەسرین دەفەرمون ئەو کوولەکانن کە هاوەکو تەرۆزی دەچن، یعنی کوولەکەی نازانم چی پێ دەڵێنەوەی چێشتی. وەفومیها، و هەروەها سیر، با سیرمان بۆ بڕوێنێ، وعەدەسیها، نیسکمان با بۆ بڕوێنێ، وبەسەلیها، پیازمان با بۆ بنێرێ. ئەو خواردنانەی کە خواردنی تەمان لە چاو خواردنی باشن، بەڵێ ڕزقی خوان، ئینسان دەبێت پێی ڕازی بێ. بەڵام ئەگەر ئەو خواردنانە کە لە زەوی دێنە دەرێ بەرامبەریان کەی لەگەڵ من کە خوا لە ئاسمانەوە ناردوویەتی، ئەگەر بەراوردی کەی لەگەڵ سەلوا لەگەڵ گۆشتی باڵندە، بێگومان گۆشتی باڵندەکەی و ئەو ڕزقی کە خوا دەینێرێ بەبێ هۆکار، بەبێ ئەوەی دەستی خۆتی تێدا بێ، زۆر چاکترە لەوەی کە ئینسان بە دەستی خۆی لە زەوی دەیڕوێنێت و بۆ خۆی شینی دەکاتەوە. وازحە؟ ئاەتەکە وإذ قلتم يا موسى لن نصبر على طعام واحد، بیر بکەنەوە کاتێک ئێوە یعنی بەنو ئیسرائیلیەکان جوولەکەکان گوتتان ئەی موسا ئێمە ئارام ناگرین لەسەر یەک جۆر خواردن، بۆیە بپاڕێەوە بۆمان تۆ لە پەروەردگارت تا پەروەردگارت بێنێتە دەرێ بۆ ئێمە لە زەوی مما تنبت الأرض، لەو شتانەی کە زەوی شینیان دەکاتەوە، زەوی دایانهێنێتە دەرێ، من بەقلیها، سەوزە، سەوزەوات، وقثائها، كولك وخيار، وفومها، سير، وعدسها، نسك، وبصلها، وهروها بياس. قال موسى سلام خوالي بفرموي طبعا بسر سرمانه أتستبدلون الذي هو أدنى بالذي هو خير، أتستبدلون ايوه داواي شتيك دكن، أتستبدلون الذي هو أدنى ايوه داواي شتيك دكن ك کەم بایەختر و وەک دەڵێ کەم قەدرتر و کەم ڕێزترە بالذي هو خير، لە جیاتی ئەو شتە زۆر باشەی کە خوا پێداون. ئەتەستەبدیلون الذي هو أدنى بالذي هو خير، ئایا ئێوە
دەگۆڕنەوە ئەو شتە گران بەها و گران بە قیمەتوانەی کە خوا لە ئاسمانەوە بۆتان دەنێرێ بەو شتە کەم بایەخانە لە چاو وەک گوتم ئەوانەش باشن ئەوانەش ڕزقی خوان و ئینسان ئەگەر هەر ئەوانەشی هەبێ دەبێ پێی رازی بێ بەڵام ئەگەر بەرامبەری کەی لەگەڵ ئەو نیعمەتانەی کە خوا بە بەنو ئیسرائیلیەکانی دابوو ئەوان زۆر چاکتر بوون بۆیە موسا بەلایەوە سیر بوو خواردنێک پێیەوە ماندوو نابێ خواردنەوەیەک پێیەوە ماندوو نابێ خوا بە بێ ئەسباب دەینێرێ ئەوەش کە خوا دەینێرێت تەمان هەرچی مضاعفات و سلبیات بێ بەبێ گومان نیەتی لە ئێستا گۆشتی باڵندەی سەرزەوی بخۆ لە سنوور بەدەر لە حەد بەدەر بە زیادە زیانت پێدەگەێنێ خواردنەکانی دیکە زیاد لە پێویست بخۆی لەوانەیە هێندێک جار ئیجابیاتی هەبێ بۆ هێندێک کەس زەرەری هەبێ بەڵام خواردنێک خوا بینێرێ بە تەکید هیچ خراپەیەکی بۆ هیچ کەس هیچ زیانێکی بۆ هیچ کەس تێدا نیە بۆیە موسا فەرمووی ئەتەستەبدیلون الذی هو ئەدنا بالذی هو خەیر ئێوە داوا دەکەن هو ئەدنا ئەو شتێک کە کەم بایەخترە بالذی هو خەیر لە جیاتی ئەو خواردنەی کە چاکترە ئەو جار هەر سوور بوون لەسەرەوەی کە طبعا خوای گەورە ڕێیان پێ بدات لە زەوی بەدەستی خۆیان ئەو ڕووەکانە بڕوێن و بەدەستی خۆیان بیدرونەوە و دواتر بیخۆن بۆیە خوای گەورە پێی فەرمون دەی ئیهبیطوا میسڕا مادام وا دەکەن لەو شوێنەی کە ئێستا لێینی لەوێ وەرنە خوارێ لەوێ دابەزن بڕۆنە میسڕۆن بڕۆنە ئاوەدانیەک بڕۆنە شارێک لە شارەکان کە بۆ خۆتان حەستان لێیە بەڵام فإن لكم ما سألتم بێگومان ئێمە پێتان دەدەین ئەوەی داواتان کردووە ئیهبیطوا میسڕن دابەزنە شارێک لەو شارانەی کە خۆتان دەتانەوێت نەک میسڕ وڵاتی میسڕ یعنی وڵات شارێک لە شارەکان ئاوەدانیەک لە ئاوەدانیەکان هەرچی کوێتان حەز لێیە بڕۆن لەوێ نیشتەجێ بن فإن لكم ما سألتم بێگومان پێتان دەدرێ پێتان دەدەین ئەوەی داواتان کردووە بەڵام وضربت عليهم تەسپێندرا بەسەریاندا خوای گەورە سەپاندی بەسەریاندا هێنای بەسەریاندا الذلة والمسكنة سووکی و ڕیسوایی بێنرخی و وەک دەڵێ زەبوونی بێدەسەڵاتی و بێهێزی ئەوە یەک لە سزاکان چونکە ئەو هەموو ناڕازی بوونیان دەربڕی لە بەرامبەر نیعمەتەکانی خوا ئەو هەموو ناشکوریەیان کرد ئەو هەموو بێباوەڕیان کرد لەگەڵ ئەوەدا کە خوای گەورە ئەو هەموو چاکانەی لەگەڵ کردبوون بۆیە وضربت عليهم الذلة والمسكنة سەپاندی بەسەریاندا خوای گەورە هێنای بەسەریاندا زەبوونی و ڕیسوایی ئەوە یەک وباء بغضب من الله وباء گەڕاندنی شێوە خوای گەورە گەڕاشنەوە ناو ژێر خەشم و قین و تووڕەیی خوا کە خوا پێشتر لیان خۆش بوو عافوی کردبوون دوای ئەوەی کە گوێرەکەکەیان پەرست بوو بەڵام جارێکی دیکە خۆیان لە خۆ تووڕە کردەوە کە داوای بینینی خوای گەورەیان کرد قسەکەی خوای گەورەیان گۆڕی ئەو جارەی لە جیاتی ڕازیبوون بە من و سەلوە شکرانە بژێری کوفرانیان کرد و دیسان وەک دەڵی داوای نابەجێیان کردەوە وباء بغضب من الله گەڕانەوە ژێر خەشم و قین و تووڕەیی خوا بۆچیش خوای گەورە هەم ڕیسوای کردن و هەمیش خستنیەوە ژێر ڕق و قینی خۆی ذلك بأنهم كانوا يكفرون بآيات الله لەبەر ئەوەی بوو ئەوان بێباوەڕ بوون بە نیشانە و بەڵگەکانی خوا ذلك بأنهم أو رق لێبوونەوەیە ئەو زەلیلکردنیان لەلایەن خواوە هۆکارەکەی چبوو بأنهم كانوا يكفرون بآيات الله لەبەر ئەوەی بوو کە ئەوان بێباوەڕ بوون بە نیشانەکانی خوا ئەوە یەک ويقتلون النبيين بغير الحق ودەیان کوشتن پێغەمبەرانی خوا نەبی طبعا لەگەڵ ڕەسوولی تۆزێک جیاوازەوەیە ڕەسوول ئەو پێغەمبەرانە کە پەیامیان بۆ هاتووە کتێبیان بۆ هاتووە بەڵام نەبی ئەوانن کە بە دوای پێغەمبەرەکاندا هاتوون ئیشیان بەس تەبلیغ و گەیاندنی پەیامی پێغەمبەرەکەی پێش خۆیان بووە جا بۆ معلوماتان بەن و ئیسرائیلی هێندێک جار لێک کاتیدا لەوانەیە 20-40 نەبیان هەبوو بێ گوندی وا هەبووە هاوی لە سوڕەتی یاسین باسی دەکا لێک کاتیدا 3 پێغەمبەریان هەبوون هەرسێک پێغەمبەرەکان بەیەک ڕۆژی و بە دوای یەکتردا کوشتون بەس لەسەر ئەوەی کە بانجی خەڵکیان کردووە بۆ تەوحید و یەکتاپەرستی جا ئەوان خوا غەزەبی لێگرتن لەبەر ئەوەی سیفەتیان وابوو كانوا يكفرون بآيات الله بباور دەبوون بە نیشانەکانی خوا هەر بۆ ئەوەندەش نەوەستان طبعا ئەگەر کەسەکە هەر بۆ خۆی کافر بێت و علاقەی کەسی نەبێ طبعا ئازادە ئینسان لە دنیادا مسلمان دەبێ یا کافر دەبێ
بەڵام ئەوەن کە کافر دەبوون بە نیشانەکانی خوا ويقتلون النبيين بغير الحق دەشیان کوشتن پێغەمبەرانی خوا بەناڕەوە. مفەسرین دەفەرمون لەو مەشهەدەیدا 30 پێغەمبەریان بە ڕۆژێکی 30 نەبی ینی 30 نەبیان بە یەک ڕۆژی کوشتووە بۆی خوای گەورە ڕقی بەسەردا باراندن بۆی خوای گەورە ڕیسوای کردن بۆی خوای گەورە سووکی کردن. ئەو جارە ذلك بما عصوا ئەو کارەشیان لەبەر ئەوە بوو کە سەرپێچی فەرمانی خوایان کرد وەکانوا یعتەدون و هەروەها سنوورەکانی خواشیان بەزاندن سنوورەکانی خوایان بەزاندن سەرپێچی ئەمری خوای گەورەیان کرد. خوای گەورەش لە بەرامبەر ئەوەدا کە بێباوەڕ بوون پێغەمبەریان کوشتن تاوانیان کرد و سنووریان بەزاند خوای گەورەش خستنیە زێر خەشم و قین و تووڕەیی خۆ وەخوای گەورە تووڕەیی خۆی بەسەردا سەپاندن و بوون بە کەسانێکی زەبوون و ڕیسوا کە پێشتر دەسەڵاتدار و پایداری سەرزەوی بوون پێشەوا و پێشەنگ بوون بەڵام خوای گەورە کردنی بە کەسانی پاشکۆ کەسانی بێدەسەڵات و بەهێزە. ئەگەر سەیری ئاەتەکەی کەین ئەوەی لی فێر دەبین تەوان ئەوەیە کە ئەو کەسەی کە شوێنکەوتەی پێغەمبەران بێ ها کە نەبی لەبەرەوەی شوێنکەوتەی پێغەمبەران بوون لەبەرەوەی بەڕاست پابند بوون بە دینی خواوە ئەها ئەزیەتدان و ئازاردانەکان گەیشتۆتە ئەندازەی کوشتن بەڵام نەبیستراوە تەوان لە مێژووی مرۆڤایەتیدا پێغەمبەرێک نەکەر پێغەمبەر هەتا شوێنکەوتوانی پێغەمبەریش ئەوانەی کە بە حەقیقی بە دوای پێغەمبەرەکان کەوتون لەژێر ئەشکەنجەدا لە دینەکەیان پەشیمان بووبنەوە ها لە داعوەکەیان پاشگەز بووبنەوە. بۆیە ئینسان کە ئیماندار بوو شوێنکەوتەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم دەگونجێ تووشی میحنە و ناڕەحاتی ببێ و میحنە و ناڕەحاتیەکە لەوانەیە بگاتە ئەندازەی ئەوەش کە جاری وهەیە ئینسان بشکوژرێ لە پێناوی خوادا بەڵام کوشتن لە پێناوی خوایدا بێگومان تەمەن زۆر چاکترە لە ژیانێک کە ئینسان لە گوناه و تاوان و مەعسیەتدا بەڕێکە. ئەوە یەک. پاشان خوا دەفەرمێت لە ئاەتی دواتردا واضح حەواتەوانە ئین الذین ئامنوا بێگومان ئەوانەی کە ئیماندار بوون جا لە تەفسیری ئەوەیدا هەندێک دەفەرمون ئەوانەی کە ئیماندار بوون هەر لە سەردەمی ئادەمەوە هەتا دنیا کۆتایی دێ کەسەکە کە لە دایک دەبێ هەر بە فیترەت و سرشتی خۆی ئیمانی بەخوا و بە قیامەت و بە دین هەیە یا لە هەر سەردەمەیدا پابند بووە بە دینی سەردەمەکەی خۆی بێگومان ئەوەی شوێن ئادەم کەوت پێ کە پێغەمبەر بووە هەر پێی دەگوترێ ئیماندار وایە ئەوەی شوێی نوح کەوت پێ شوێنی ئیبراهیم کەوت پێ یا شوێن هەر پێغەمبەرێکی دیکە کەوت پێ بۆی ئەوە یەکێکە لە تەفسیرەکان دەکرێت بڵێن بێگومان ئەوانەی کە ئیماندار بوون لە مێژووی مرۆڤایەتیدا وایە یان هەندێک لە مفەسرین دەفەرمون ئەوانەی کە ئیمانیان هێناوە بە پێغەمبەری کۆتا بە پێغەمبەری ئاخر زەمان یعنی موسڵمانانی ئێستا ئەوە یەک. والذین هادوو ئەوانەی کە کاتی خۆی بەڕاستی یەهودی بوون یعنی شوێنکەوتەی دینی موسا پێغەمبەر بوون سەلامی خوای لەسەر بێ کە پێیان دەوترێت جوولەکە واضحە. والنەسارا و ئەوانەی نەسارا یعنی شوێنکەوتوانی عیسا یارمەتی دەرەکانی عیسا سەلامی خوای لەسەر بێ ئەوانەی بەڕاستی شوێنکەوتەی عیسا پێغەمبەر بوون. والصابئینە ئەوانەی صابئیش بوون صابئیش قسەی زۆر لەسەر لە تەفسیرەکە هەندێک دەڵێن شوێنکەوتوانی داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پێیان دەوترێت صابئی هەندێک دەفەرمون صابئی قەومێکن کاتی خۆی کە دیویانە جوولەکە لە شریعەتی موسا لایەن داوە مەسیحیەکانیان دیوە لە شریعەتی عیسا لایەن داوە هاتوون ئەوان لە شیرک و بتپەرستی دوور کەوتونەتەوە کۆمەڵەیەکی دیکەیان دروست کردووە موحید و خۆیان بەیەک زانیوە لە بینی یعنی وەک دەڵێ بە عەقڵی خۆیان وەلحاصڵ ئیجتیهاد و تێکۆشانیان کردووە بەشێک لە تەورات و لە ئینجیلیان بە دروستی و صەحیحی بەبێ شیرک هاوبەش بڕیاردان بۆ خوا پێیان گوتراوە صابئی جا و صابئیانە ئێستاش بەناو هەر هەنەجا وەلحاصڵ صابئی قەومێکن وەلحاصڵ موحید بوون و شەریکیان بۆ خوا بڕیار نەداوە گیان لە نەسڕانی و لە یەهودیەکان جا بەڵام مەرجی هەیە ئین الذین ئامنوا ئەوانەی کە پێشتر ئیماندار بوون ئیمانیان هێناوە وایە. والذین هادوو ئەوانەی شوێنکەوتەی موسا پێغەمبەر بوون. والنەسارا ئەوانەی شوێنکەوتەی عیسا بوون. والصابئین ئەوانەی شوێنکەوتەی داود پێغەمبەر بوون سەلامی خوای لەسەر بێ یا ئەوانەی کە وەک دەڵێ وازیان لە دینی یەهودی و لە دینی نەسڕانی هێناوە لە دینە شێواوەکەی ها بەڕاستی و بە دروستی شوێن خواکەوتون و خۆیان بەیەک زانیوە. من ئامەنە بالله واليوم الآخر هەر کەسێک
لەوانە ئیمانی هێنابێ بەخوا و بە ڕۆژی دوای ئەوە یەک ئەو مەرجێک بەناو ئیماندارە و بەڕاستیش ئیمانی بەخوا هەیە جوولەکە بووە نەسرانی بووە بەڵام بەڕاستیش ئیمانی هەبووە بەخوا وەلیەومی الآخری و هەروەها ئیمانیشی هەیە بە ڕۆژی دوایی ئەوە مەرجێک وعمل صالحا و ئەنجامیشی داوەکار و کردەوەی چاکە واضحە خواتیان بۆ دەکە فلهم ئەجرهم عند ربهم بۆ ئەوان ئامادەیە پاداشتی ئیمان و کردەوەکانی خۆیان لەکن پەروەردگاریان واضحە تەوان معلومە هەر کەسێک هەر ئومەتی پێغەمبەر ناچێتە باشتر وایە جارە پێشەوەی پێغەمبەر بێ بۆ معلوماتان هەر کەسێک موحید بوو بێ شوێن هەر دینێکی ئاسمانی کەوت بێت و لەسەر دینە دروستەکەی خۆی مابوو بێتەوە بە مسلمانی مردووە و لە قیامەتش وەکو چۆن ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچێتە باشتێ ئەوانش ئاوا دەچن حاڵین ئەدی دوای هاتنی پێغەمبەری ئێمە ئەوەی دواتریش بە ئەوە نەی پێشووتر نەسخی دی یەکتریان نەکردوتەوە بیان خات بەڵێ هیچ بەڵێ دەکرێت بەڵها لە مەسەل موسا کە پێغەمبەر بۆ دوای عیسا هاتووە ئەوانەی کە عیسا هاتووە و هیچ خوای گەورە جوولەکەکانی ناچار نەکردووە ئیجبار نەکردووە واز لە یەهودیەت بێنن ئازاد بوون دەکرا پابەند بن بە دینی خۆیان کە تەوراتە و ئەگەر هیچ بوو بانە مەسیحی و شوێن عیسای کەوتپانە هیچ ڕێگریەک نەبووە دینی ناسیخ و هەڵوەشێنەرەوەی دینەکان بەس دینی محەممەد صلی الله عليه وسلم بۆیە پێش هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک ئیماندار بوو بێت و عملی ساڵحی کرد بێت شوێن کەوتەی هەر دینێک بوو بێ بە دروستی بێگومان خوای گەورە ئەو پاداشتەی بۆ حازر کردووە بەڵام کە لەگەڵ هاتنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەگەر کەسێک پێشتر یەهودی بوو بێ بەڵام کە محەممەد صلی الله عليه وسلم بووە بە پێغەمبەر ڕێک ئیمانیشی بەوی هێنابێ واضحە پێشتر نەسرانی بووە کە زانی ویشێتی پێغەمبەری ئاخر زەمان هاتووە یەکسەر ئیمانی بەوی هێناوە وازی لە دینەکەی پێشووتری خۆی هێناوە ڕێک بەر ئاەتەکەی دەکەوێت و هەمان پاداشتی بۆ حازرە چۆن بۆ کەسێکی ئیمانداری ساغ و دروست حازرە بەڵام کەسێک جوولەکە بوو بێ بنمونە 100% شوێنکەوتەی دینی موسا یان عیسا پێغەمبەر بوو بێ کە زانیویەتی محەممەد پێغەمبەری ئاخر زەمان هاتووە و ئیمانی نەهێنابێ حاڵێ مردبێ با پابندیش بۆ بە دینەکەی خۆی با شوێن کەوتەی دینەکەی خۆشی بێ هەر بە مسلمان حیساب ناکرێ بۆ چونکە یەکێک لە ڕوکنەکانی ئیمانی ناقیسە کە ئیمان بوونە بە هەموو پێغەمبەران چۆن ئێمە واجبە لە سەرمان ئیمانمان بە هەموو پێغەمبەران هەبێت لە ئادەم هەتا خاتەمی پێغەمبەران خۆ ئەوانی شەروا بوون کات خۆی بە ئادەمیش گوتراوە بە خۆت و شوێن کەوتوەکانیشتان ئیمانتان بە محەممەدی شەبێ نەگەر بە پێغەمبەرەکانی کە چۆن بە ئێمە گوتراوە ئیمانمان بە پێغەمبەری خۆمان و بە هەر پێغەمبەرێکی پێشوو هەیە بەوانش گوتراوە ئیمانتان بە پێغەمبەرەکانی ڕابردوو و داهاتوو شەبێ جا ئەوانە ئین الذین ئامنوا ئەوانەی کە ئیماندار بوو بن والذین هادوا ئەوانەی یەهودی بوو بن پێشتر بەڕاستین شوێنکەوتەی نەسارا عیسا بوو بن والصابئین شوێنکەوتەی داوود پێغەمبەر بوو بن یان وەک دەڵێ بۆ خۆیان دینێکی تەوحید و یەکتاپەرستیان لە بینی دینی جوولەکە و نەسرانی دانابێ بەمەرجێک من ئامنە بالله واليوم الآخر ئیمانیان هێنابێ بەخوا بە ڕۆژی دوای ئەوە عەقیدەیە تەوان وایە وعمل صالحا کار و کردەوەی چاکیشیان کرد بێ فلهم أجرهم عند ربهم بۆیان حازر کراوە پاداشتی کردەوەکانیان لەکن پەروەردگاریان ولا خوف عليهم هیچ ترسێکیشیان لەسەر نییە لە کاتی سەرەمەرگدا یعنی لە قەبر و قیامەت و دوا ڕۆژ و زیندوو بوونەوە پردی سیڕات و جەهەنەم ناترسن ولا هم يحزنون و هیچ خەفەتێکیش بۆ ڕابردوو بۆ ئەو شتانەی کە بەجێیان هێشتون لە دنیادا ناخۆنها پێشتر لە شوێنێکی کە باسمان کرد لە سەرەمەرگدا خوای گەورە پێشەوەی ڕوحت دەربچوێنێ فریشتەیەک دەنێرێ ئەگەر کەسەکە ئیماندار بێ پێی دەڵێ چی ئەلا تەخافوا نەترسی لە داهاتوو ولا تەحزەن و خەفەتیش نەخۆی بۆ ئەوەی کە بەجێ هێشتووە وازحە پێشوەکان هەیە دەبێت بە دوایەکانیش هەبێ بەڵێ شوێن کەوتە نا ئیمان پێبوون خۆی ئەمە شوێن کەوتە عیسای نین بەس ئیمانمان پێیتی بەڵێ ئەوانش
با ئەگەر بەس پێش ئەوەی بێ نا ئەو کە پێش دوای ئەوەی کە هاتووە بەڵێ دوای ئەوەی کە هاتووە دەبێت ئیمانیشی پێبێنن بە دواشیکەون وا بەس پێش ئەوەی کە کەسێک بێ بڵێ ناو محەممەد و پێغمبەری ئاخری زەمانم ئەو کاتە ئەوانش بەس ئیمان هێنانیان لەسەر واجب بوو وایە بەس ئەوەندەیان لەسەر واجب بۆ لە دڵدا ئیمانیان هەبێت کە کۆتا پێغمبەر ناوی محەممەدە و ئەگەر هات هەموو دینەکان نەسخ دەکاتەوە جا ئەگەر کەسێک لە حیات دابوو بێت و لە ژیان دابوو بێت تا محەممەد پێغمبەر هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام وەک دەڵێ ئیمانەکەی هەر وەک خۆی بوو بێت و بە دواشی کەوت پێ ڕێک ئەوە تەوان دەبێتە دوو جار ئیماندار ها جارێک ئیماندارە بە دینەکانی پێشوو و دەگونجێت دوو پاداشتانیش وەرگێ ها هەم بەو ئاینەی کە پێشتر پابند بۆ پێی و هەمیش بە شوێن کەوتەی پێغمبەر صلی الله علیه وسلم نا نەک دەبێ یعنی بەڵام دووی پێڕەو کردوون دەگونجێ خوای گەورە وەکو دوو مسلمان مامەڵی لەگەڵ کا پاداشتی دوو جۆر ئیمانی داتەوە دینەکەی دەگۆڕێ با بەس ئیمانەکەی پێشوشی بەتاڵ نابێتەوە یعنی ئەوەی کردوویەتی لەسەر دینەکەی دیکە ئەویشی بۆ حیسابە ئەو تەمەنەی کە لەو دینەیدا بەڕێ دەکات تەکمیلە و تەواوکەری دینەکەی کەیە وإذ أخذنا ميثاقكم أو جرخوا دفرمي بير بكنوا كاتك ورمان قرت لأيوي بنو إسرائيلي بلين ميثاق يعني بلينك كسوين خواردني لقلبها يعني بليني قايم بليني بتو بير بكنوا كاتك ورمان قرت لأيوة بليني سي بليني خوابيك زانين ها خواي قورك كاتي لقل موسى پیغمبر دانا لشيوي طور حفتا کەسەکەی لەگەڵ خۆی نەبرد تەوان هەر حفتا کەسەکە بە نوێنەراتی خەڵکەکەی وعدیاندا بوو کە لەمە دووە کە خوای گەورە مراندنی هەورە ترشقەکەی لێدان و زیندوو بوونەوە وعدیاندا بوو بەڵێنیاندا بوو هەرچی لە ناو تەوراتدا بۆیان هاتووە هەر هەمووی وەک خۆی جێبەجێک حاڵین جاخوا باسی ئەوەی دەکات دەفەرمێت وئذ ئەخەذنا میثاقەکم بیر بکەنەوە کاتێک وەرمانگرت لێتان بەڵێن وازحە بەڵام دوای ئەوەی کە بەڵێنەکەتان شکان بەڵێنەکەتان جێبەجێ کرد خواچی لێکردن وەڕەفەعنا فەوقەکم الطور خوا دەفەرمێ بەرزمان کردەوە بەسەر سەرتانەوە کێوی تۆڕ هەر بەڕاستی خوای گەورە کە بەڵێنەکەیان شکاند خوا زۆر لەیان تووڕە بوو چونکە بە چاوی خۆیان دینی بینی بوویان موسا چۆن گفتوگۆ لەگەڵ خوای دەکا هەتا گوتمان دەنگەکەیان بیستووە کە گفتوگۆی لەگەڵ خوا کردووە لەو حەکانیان بینیون کە بەردراونەتەوە لە ئاسمانێ واش داوایان کرد خوا ببینن خوا مراندنی زیندوشی کردنەوە اینجاش هەر ئەو وعدانەی دابوویان هەر شکاندنیانن خوای گەورە لێیان تووڕە بوو چی کرد تەمەن کێوی تووری هەڕێک بە حەقیقی بەهۆی مەلایکەتەکانەوە بەرز کردەوە لەسەر سەری بەنو ئیسرائیلەکانی ڕاگرتووە ئەو جارێک کە کێوەکەیان لەسەر سەریە تەمەن لە ترسیەوەی کێوەکەی بەرنەداتەوە بەسەر سەریاندا ئەو جار تەوان وەک دەڵێ جارێکی دیکە وعدەکەیان داوەتەوە بەس دیقەت دەنێ بزان چەند کە لە ڕق و چەندە عینات بوون دەفەرمێ کاتێک بیر بکەنەوە کاتێک وەرمانگرت لێتان بەڵێن و بەرزمان کردەوە بەسەر سەرتانەوە کێوی تووڕ ئەو جار خود و پێمان گوتن دەی وەرگرن جێبەجێیکەن ما ئاتەیناکم عنی هەرچی بۆمان ناردوون لە ناو تەوراتدا هەرچی بۆمان ناردوون بە موسادا بە وەحی بە ئەمر هەر هەموو ئەمرەکان جێبەجێکەن بقووە بە توندیش بە چاکیش بە عەزیمەت و ورەوە جێبەجێکەن چونکە ئەمری خوا ئەگەر بتەوێت جێبەجێکەی بەڕاستی ئینسانیان دەبێت تەواو جێبەجێیکە یان جێبەجێکردنی ئیش بە خاو خلیسکی جێبەجێ ینی نەکردنی چاکترە ئەوە بۆ هەموو شتێکی هەروایە ئەو جار وەذکوڕوا ما فیه و ئەو ئامۆژگاریانەش وەرگرن کە لە ناو تەورات و ئینجیل بۆتان هاتووە لعلکم تتقون بە ئومێدی ئەوەی بەهۆی ئەوەیەوە ئەو جارێ ببنە کەسێکی خۆپارێز و خواناس و چاک بەڵام کردیانیان کرد بێگومان نیان کردووە ئێستا ئاەتەکەی دیکەزە بەس دیقەتی ئاەتەکەی دەنەها کاتێک وەرمان کرد بەڵێن لێتان بەرزمان کردەوە بەسەر سەرتانەوە کێوی تۆڕ جا خوا مفەسرین دەفەرمون کە کێوەکەیان لەسەر سەری بوو هەمویان لە ترسان کەوتنە سوجدە بردن بەڵام سوجدەیەکی چۆن دەڵێن سەریان لەسەر عەرزیدانەوە چاوێکیان لە ئاسمانێک بە تاخوا شاخەکە دەکەوێت یان ناکەوێت بۆ ئێستاشی لەگەڵ بێ جوولەکە ئا سوجدەی دەون بە معلوماتان وەکو ئێمە نووسان و لوتیان ناخەنە سەر عەرزیان کە لا سەریان دەخەنە سەر عەرزێ لە چاوێکیان لە ئاسمانەیە لا تەنیشتێکی ئەوە لەوەیەوە هاتووە ئایا ئەو کاتیش متمانیان هەر نەبوو بەڵام لە ترسان تەمان دەیانزانی ئەگەر سوزدەینە بەن و ئیمان نەهێنن خوای گەورە شاخەکەی بەرداداتەوە بە سەریاندا و کەسیان ڕزگاریان نابێ
کاتێک وەرمان گرت لێتان بەڵێن بەرزمان کردەوە بەسەر سەرتانەوە چێوی تووڕ پێمان گوتن خود و مەئاتەیناکم وەریگرن هەرچی بۆمان ناردەون بقووە بە چاکی وەذکوڕوا ما فیه و بیریش لەو شتانە بکەنەوە کە لە ناو ئامۆژگاری و لە ناو تەوراتدا بۆتان هاتووە لعلكم تتقون بە ئومێدی ئەوەی ئێوە ببنە کەسێکی خۆپارێز بەڵام ثم پاشان کە خوا کێوەکەی لابرد تەوەلەیتم یعنی پشتان لە فەرمانەکان کرد بێ ئەمریەکەتان دووبارە کردەوە من بعد ذلك دوای لاچوونی کێوەکە و دوای ئەوەی کە بەڵێنەکەتان دابوو ثم تەوەلەیتم من بعد ذلك پاشان ڕووتان وەرگێڕا لە ئیمان هێنان ڕووتان وەرگێڕا لە پابەندبوون بە ئەمر و نەهیەکانی ناو تەورات من بعد ذلك دوای ئەو کارە جاخوا دەفەرمێت فەلەولا فەضل الله ئەگەر گەورەی و چاکەی خوا نەبا بەسەرتانەوە وەڕەحمەته و هەروەها میهرەبانی خواش نەبایە لەگەڵتان کە فەضلەکە ئەوەیە کە خوای گەورە هەمیشە دوو یاسای هەنەها لەگەڵ ئینساندا مامەڵەی پێدەکا وایە یاسای فەضل یاسای عەدل تەمان لە بەرامبەر ئیمانداراندا کام یاسایە بەکاردێنێ خوا یاسای فەضل چاکەیەکی دەکەی بۆت بە چەند دەنووسرێ بەدە لای کەمی جاری وایە دەیەکە دەبێتە چەند 100 بە نەسی ئاەت سەدەکە دەبێتە 700 هەندێک جار 700ەکەش والله یضاعف چەند ئەوەندەی لێ دەکا و هێندێک پاداشتیش هەنا هێندێک کردەوەش هەنە پاداشتەکەیان هەر ناژمێردرێ بەس خوا دەزانێت بژمێرێ واش تاوان ئەگەر لە قیامەتێ خوای گەورە ئەو فەضلەی بەکار نەهێنێ کەس بەکردەوەی خۆی ڕزگاری دەوێ بێگومان نا بۆیە ئینسانی هەموو ئینسانێک هەر لە ئادەمەوە تا کۆتا کەس کە دەچێتە بەهەشتێ تاوان بە فەضلی خوای گەورە دەچێتە بەهەشتێ بەو فەضلەش جاری وایە ئینسان کردەوەکانی بەشی ئەوەی ناکەن بخرێنە ناو تەرازویەوە بەقەت وانە چاکە بەڵام لە بەرامبەر کافراندا خواچ بەکاردێنێ لە بەرامبەر تاواندا عەدل بەکاردێنێ خوا چەندەت کردوێ خوا هەر ئەوەندەت لەسەر دەنووسێ واش جاری وا هەیە بەو هەموو چەند بارەکردنەوەی هەر خراپەکە زۆرترن جاری وایە لە چاکەکان بۆیە خوا دەفەرمێ فەلەولا فەضل الله عەلەیکم ئەگەر فەضل و چاکەی خوای گەورە نەبا بەسەرتانەوە کە فەضل ئەوەیە چاکەت بۆ دەکا بە 10 و بە 100 و بە 700 وەڕەحمەته و خوای گەورە میهرەبانیشی لەگەڵ نەکردبان میهرەبانی ئەوەیە کە ڕێی تەوبەت پێدەدا ڕێی پەشیمان بوونەوەت پێدەدا وایە حەز دەکەی 1 ملیار گوناهی بکە بەڵام خوای گەورە دەرگای تەوبەی لەسەر قوفڵ کردووی بێگومان ئەوە ڕەحمەتی خوای گەورەیە اینجا ڕێگای هیدایەت و چوونە بەهەشتی بەدەیان ڕێگا بۆ دیاری کردووی دەیان چاکە و عیبادەت و خواپەرستی بۆ داناوی کە هەموو کەس دەتوانێت بیانکە خوا دەفەرمێت لەکونت من الخاسرین ئەگەر ئەو فەضل و بەخشەی خوا و ئەو ڕەحمەتەی خوا نەبایە لەکونت من الخاسرین بێگومان ئێوە لە زەرەرمەندان دەبوون پاشان خوا دەفەرمێت وەلەقەد عەلیمتم الذین اعتدوا منکم فی السەبت سوێند بەخوا و بەبێ گومانی ئێوە ناسیتانن ئەوانەی کە ئیعتەدەو منکم دەست درێژیان کرد لە ئێوە بۆ گرتنی ماسی لە ڕۆژی شەممەدا قەومێک هەبوون تەمەن لەسەر دەریا ژیاون لە بەنو ئیسرائیلیەکان مەعیشەت و ژیانیان لەسەر ڕاوە ماسی بووە خوای گەورە وەکو ئیمتحان و تاقیکردنەوە تەوان بۆی دانابوون کە لە هەفتەیدا هەر 6 ڕۆژەکەی حەڵاڵە بۆتان ڕاوێ بکەن بەس ڕۆژی شەممە خوای گەورە ڕاوکردنی لەسەر حرام کردبوون فترەیەکی زۆر کە ڕۆژی شەممان ڕۆژی پشویان بوو نەدەچوونە ڕاوکردن ماسی ڕاهات بوون ڕۆژەکانی کە تەبان هەرچی دایان کرد ماسییان پێڕاو نەدەکرا بەڵام شەممان لەبەرەوەی ماسیش هەستیان هەیە دەیانزانی هیچ ڕاوچێکی لێ نیێ و نایان ترسێنێ بە ئازادی دەهاتنە قەراغی دەریا و جوڵە و حرەکەیان دەکرد کەوت نەبیرکردنەوە چ بکەین لەلایەک بە حسابی خۆیان دەیانەویست ئەمرەکەی خوای نەشکێنن شەممان وەک دەڵێ پابەند بن بە ئەمرەکەی خوا لەلایەکی دیکەش دەیانەویست ماسیەکانیان لە قیز نەچنەوە ئەوەی کە بە ئاسانی دێن بۆیە فێڵێکیان دۆزیەوە کە هاوەی کە پێدەری حیلە شەرعی فێڵێکیان دۆزیەوە دەچوون شەممان ئەو پێیان دەڵێنی تۆڕی گەورە گەورەیان دادەنا هیچ شەممان کەس نەدەچوو هەر ماسیەکە داهاتن بە تۆڕەکەی ئەوە دەبوون یەک شەممان دەچوون هەڵیان دەگرتەوە تەمان خۆکارەکە بەڵێ شەممەی بۆ خۆت لەوێ نەبووی بە دەستی خۆت ڕاود نەکردووە بەڵام فێڵێکت دۆزیوەتەوە تەڵەیەکت بۆ ماسیەکان داناوە لە ڕۆژی شەممەدا کە خوا لێ حرام کردوون لێ قەداغ کردوون لەو ڕۆژەدا پێوە بوون بۆیە تەوان بێ ئەمریەکەیان
حیلەکان حیلەیەکی زۆر بێمەعنا بوو. بۆیە خوای گەورە جارێکی دیکە تەواان غەزەبی لەو چەند کەسانە گرت کە ئەو فێڵیان کردبوو نەک لە هەموو خەڵکەکەی ئەو جارەی. ثم تولي ولقد علمتم الذين اعتدوا منكم في السبت زاد فرمي سوين بخوا ببي غماني ايوه ناسيتانن او كساني اعتدوا سنور بزينيان كرت لخوتان في السبت لروج الشماء ما بس بامريكا وسنور بزان كان او بو فقلنا لهم بما قلتنتي كونوا قردة خاسين دي هموتان ببنا بميمونكي بنرخو ناشرين زبون بون يعني بون بێگومان دەڵێن هەر لەگەڵ کوونەکەی کە خوا فەرمووی کوون و ببن یعنی فریایەوە نەکەوتن بیر بکەنەوە ها کە سەیری خۆیان کرد هەمویان مەیمونن ها شکڵیان شکڵی مەیمونیە جا دواتر بوونەتەوە مرۆڤیان نەبوونەتەوە مرۆڤ نەخێر نەبوونەتەوە مرۆڤ بەس قسە هەیە ئایا هەندێک دەڵێن خوای گەورە وای کردووە زاوزێنەکەن وەک دەڵێ هەر ئەوەندانەی بوونەتە مەیمون هیچ مەیمونێکیان لێوە پاش نەکەوتووە چونکە ئەگەر منداڵ و وەچیان بوو بە ئەوانش دەبوونە مەیمون بۆی خوا تاوانی وەک دەڵی ئیباب و گەورەکان ناخاتە سەر منداڵەکانی بۆیە هەندێک دەفەرمونون هەر وەچەیان نەناوەتەوە ئەوەندە ژیاون هەتا تەمەنیان بوو بە مەیمونی ژیاون و بە مەیمونی مردوون هەندێکیش دەفەرمونون خوای گەورە هەموو خواردنێکی لەسەر حرامکردنها چونکە فێری خواردنی ئینسانان بووبوون تەبیعەتیشیان بوو بە تەبیعەتی مەیمونی تەوان خواردنی مەیمونانیان پێ نەدەخورا لە برسان مردن و بێگزاری کۆتاییان پێهات فقلنا لهم كونوا قردة خاسين پێمان گوتن ببن بە مەیمونێکی سووک و ڕیسوا و هەندێک تەفسیری شەنە ها دەڵێن بەڵام بەقووەت نین دەڵێن بە شکڵ نەبوونەتە مەیمون تەبیعەتیان کراوەتە تەبیعەتی مەیمونی بۆی ئێستاشی لەگەڵ بێ جوولەکە تەوان لە هەندێک سیفاتدا هەر وەکو مەیمونی دەچن لە هەندێک شوێنی کە دەفەرمی کردمانن بە بەراز بەس جیاوازن ها ئەوانەی کە کراونەتە مەیمون نەوعێکن قەوم عنی خەڵکێکن ئەوەی کراونەتە بەراز قەومێکی دیکەنا جاخوا دەفەرمێت فەجعلناها ئێمە جێڕامانن ئەو خەڵکانە بەنەکالن لما بین یدەیها وما خەلفها بەنەکال یعنی بەهۆی سزا بۆ چێ لما بین یدەیها بۆ ئەو کەسانێک کە لە سەردەمی خۆیاندا ژیاون بۆی چاویان لێبێ خوا چۆن ئینسان سزا دەدا لەسەر تاوان ئەگەر بیەوێ وما خلفها و بۆ دوای خۆشیان بۆ ئەوەی دەرسی لێوەرگرن و وەک دەڵی پێیتەم بێ بن ومەوعظة للمتقين و پند و ئامۆژگاریشە بۆ ئەوانەی کە پارێزکارن فجعلناها نەکالە یعنی ئەو ڕووداوەمان کرد بە سزا و پیشاندانی سزای خۆمان بۆ ئەو کەسانێک کە لەو سەردەمەدا ژیاون لما بین یدەیها وما خلفها و بۆ دوای خۆشیان ومەوعظة و کردمان بە پند و ئامۆژگاریش بۆ ئەوانەی کە پارێزکارن صلى الله على سيدنا محمد